لام هەمیشە هانمان دەدات کەسانێک بین ئاشتی خواز بین، کەسانێک نەبین دائیمەن حەزمان بە شەڕ و بە کێشە و بە فیتنە و بە ئاژاوە بێت. هەمیشە دەستی ئاشتی و تەبعی درێژ بکەین. پەروەردگارمان بە پێغەمبەرەکەمان دەفەرمێ عەلەیهی الصەلاة والسلام وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله إنه هو السميع العليم. فەرمێ ئەگەر مشریکەکان، ئەگەر بێبڕوایان، ئەگەر ئەو کەسانەی کە ئیمانیان پێت نەهێناوە دەستی ئاشتیان درێژ کرد، تۆش دەستیان بۆ درێژ بکە. ئەگەر ئەوان داوای ئاشتیان کرد تۆ 10 جار داوای ئاشتی بکە. ئیسلام ئاوهامان فێر دەکە. ئیسلام ناڵە شەڕانگێز بە، ئیسلام پێت دەڵێ ئاشتی خواز بە. تەنانەت دەبێت ڕێزی ئەو کەسە بگری کە دینەکەی تۆشی نییە. نابێت هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان بیر بکەی و خوێنی کافرێک بە ناحەق بڕێژی. بۆت نییە، بۆت نییە و قەدەغەیە. ئەسڵەن پێغەمبەرمان عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێت من قتل معاهدا لم يرح رائحة الجنة. سبحان الله. فەرمێ هەر کەسێک نوێنەرێکی وڵاتێکی کافر لەناو وڵاتەکەی خۆیدا بکوژێت، نێردەیەکی دیبلۆماسی با بڵێن بە زمانی ئەمڕۆ، بچێ کونسوڵێک بکوژێت، باڵیۆزێک بکوژێت کەی وڵاتێکی کافر بێت، فەرمێ لم يرح رائحة الجنة. با نەزانێت جیهادی کردو، دەفەرمێ ئەو کەسە بۆنی بەهەژ ناکە، مسلمانەکە بۆنی بەهەژ ناکە. بۆ لەبەرەوەی کەسێکی کوشتووە کە بە پەیمانێک بە عەهدێک هاتوتە ناو مسلمانانەوە، بۆت نییە دەستدرێژی بکەیە سەر. کەسێک وڵات کەسێکی بێباوەڕ لە ئەوروپاوە دێت بۆ ئەو شارەی خۆت بەمەستی گەشتیاری دێ، بۆت نییە پەلاماری بدەی، بۆت نییە بخوێنی بڕێژی، بۆت نییە برینداری بکەی، هەمووی لەسەرت حرامە. ئەوە هەمووی لە چیەوە فێر دەبین؟ لە پەیامە گەورە و مەزنەکانی ئیسلام کە ئیسلام فێرمان دەکە لێبوردە بین و خۆمان بڕازێنینەوە بە ئەخلاقی بەرز و جوان لە پێناو ئەوەی کەوە کەسانی